سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی تێکۆشەرانی بزوسنەوەی ژینا لە ورمێ و کرماشان، ناڕزایەتی عیسا ئیبراهیمزادە دژ بە بەشداری نوێنەرانی ڕژیم لە کۆبوونەوەی ڕێکخراوی جیهانی کار، گواستنەوەی سێ شۆفێری دەست بەسەرکراوی سناب بۆ زیندانی ئەوشارە، ڕێپێوانی دانیشتوانی کەمپی مەخموور دژ بە دەوڵەتی عێراق، بەیانیەی پاڵپشتی بنەماڵە دادخوازەکانی مازندەران لە کامیۆندەران و پاڵپشتی فێدراسیۆنی نێودەوڵەتی کرێکارانی گواستنەوە لە کامیۆندەرانی ئێرانی. چالاکی تێکۆشەرانی بزوسنەوەی ژینا لە ورمێ و کرماشان. تێکۆشەرانی بزوسنەوەی ژینا هاوکات لەگەڵ ساڵمەرگی خومینی لە شارەکانی ورمێ و کرماشان چالاکیان ئەنجامدا. بەپێو وێنالێرە سوورە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کشان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ورمێ وێنەکانی خومینی و خامنەییان لە ساڵمەرگی خومینی سووتاندووە و هاوکات دروشمەکانی ژن ژیان ئازادی، مەرگ بۆ کۆماری ئیسلامی و مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردووەتەوە. لە لایەکی دیکەوە گەنجانی شۆڕژگەری کرماشان هەموو بەنێر و وێنەکانی خومینی و خامنەییان لە شەقامەکانی ئەو شارە ئاگرداوە و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتی گیانبەختکردووانی شۆڕشی ژینا نوێ کردووەتەوە. ناڕزایەتی عیسا ئیبراهیمزادە دژ بە بەشداری نوێنەرانی ڕژیم لە کۆبوونەوەی ڕێکخراوی جیهانی کار. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی 113هەمین کۆبوونەوەی ڕێکخراوی جیهانی کار، عیسا ئیبراهیمزادە چالاکی کرێکاری خەڵکی نەغەدە لە نامەیەکدا ناڕزایەتی خۆی لە ئاز بەشداری نوێنەرانی کۆماری ئیسلامی لۆ کۆبوونەوە نیشاندا. لە بەشێکی ئەو نامەیەدا هاتووە کرێکاران، معالیمان، خانشینکراوان و شۆفێرانی بەرهەڵگری ئێرانی لە سەرەتاییترین مافەکانیان بێبەشن و دەستیان داوەتە مانگرتن، بەڵام وەڵامی حکوومەت بە داخوازیەکانیان سەرکوت و ئەشکەنجە بووە. لەم بارودۆخەدا کۆماری ئیسلامی نوێنەرانی خۆی بۆ کۆبوونەوەی ڕێکخراوی جیهانی کار نادرووە کە هیچ شرعیەتێکیان بەلای کۆمەڵگای کرێکاری ئێرانیەوە نییە. کرێکارانی ئێرانی لە مافی دامەزراندنی ڕێکخراوی سەربەخۆ حەقی مانگرتن و ژیانێکی شرافەتمەندانە بێبەشنن، سەرکوتی سازماندرا و هەژاری سیستماتیک ژیانی ملیۆنان کرێکاری لەناو بردووە. ئێمە داوا لە هەموو یەکیەتە کرێکاریەکان، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و داکۆکیکارانی مافی مرۆڤ دەکەین زەنگی سەربەخۆ و سەرکوتکراوی کرێکاران بە فەرمی بناسن و شرعیەت بە نوێنەرانی کۆماری ئیسلامی نەدەن. داوا دەکەین گوشارەکانیان بۆ سەر ئەو ڕژیمە سەرکوتگەرە زیاد بکەن تاکو هەموو چالاکانی کرێکاری ئازاد بکرێن و کۆماری ئیسلامی دان بە مافی دامەزراندنی ڕێکخراوی سەربەخۆدا بنێت. هاوپشتی جیهانی تاکە ڕێگای پاڵپشتی لە کرێکارانی زۆڵم لێکراوی ئێرانە. دەست بەسەرکردنی خاوەن نانوەخانەیەک لە ئیلام. ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردان خاوەن نانوەخانەیەکی کەمەندەمی خەڵکی ئیلام کە لە ئاز نەبوونی کارەبا ناڕزایەتی دەربڕی بوو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کرێکارێکی کەمەندەم بە ناوی فەرەج فەرەجی ڕۆژی ڕابردوو لە ئاز نەبوونی کارەبا لە بەردەم ئۆستانداری ناڕزایەتی دەربڕیوە و بە ڕژانی هەویر لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە دژایەتی خۆی لەگەڵ ناکارامەی حکوومەت نیشانداوە، بەڵام سەرکوتگەرانی ڕژیم هێرشیان کردووەتە سەری و دەست بەسەریان کردووە. گیانبەختکردنی کرێکارێک لە کامیاران. ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردانی 1404 وەستاکارێکی زووگام لە کامێران بە ناوی بێهزاد کەریمی لە کاتی کارکردندا ئاگەل لە جەستەی بەربووە و گیانی لەدەستاوە. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، ئەنجومەنی کرێکارانی ساختمانی کامێران لە پەیامێکدا وێڕێ هاوخەمی لەگەڵ بنەماڵی ئەو کرێکارە گیانبەخت کردووە، سەرخۆشی لە کەسوکاری کردووە. لەو پەیامەدا هاتووە بەداخەوە کرێکارانی ئێرانی بەردەوام دەبنە قوربانی نەبوونی منی شوێنی کار. ئێمە سەرخۆشی لە بنەماڵی کەریمی و هەموو کرێکاران دەکەین و هیوادارین بە یەک ڕێزی بتوانین ڕێگە لە دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە بگرین. جێگەی ئاماژەیەکە لە ساڵی 1403دا بەلانی کەم 2042 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کار و نەبوونی منی گیانیان بەخت کردووە و زیاتر لە 16113 کەس
بریندار بوو. گواستنەوەی سێ شۆفێری دەست بە سەرکراوی سنە بۆ زیندانی ئەو شارە. ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان سێ شۆفێری دەست بە سەرکراوی بار هەڵگر لە شاری سنە بەناوەکانی سدێق محەممەدی، کاوە مۆرادیان و ڕزگار مۆرادی لە گرتوخانەی سڵاتی ئەو شارە بۆ بەندی زیندانیانی سیاسی بەندیخانەی سنە ڕاگوێزران. سدێق محەممەدی، کاوە مۆرادیان و ڕزگار مۆرادی هاوکار لەگەڵ مانگرتنی سەراسەری کامیۆندەرانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرابوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئێجارەی ئیسلاحاتی سنە چەند تۆمەتی بێبنەمای بەسەر ئەو هاوڵاتیانەدا سەپاندووە و کۆمەڵگەی کرێکاری ئێران و بنەماڵی ئەو سێ بەندکراوە وێ ڕای دەربڕینی نیگەرانی لە ئازدۆخی تەندروستیان خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوون. دیاریکردنی وەسیقەی قورس بۆ ئازادی کاتی پژمان مۆرادی لە زیندان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دادگۆستەری ورمێ بۆ ئازادی کاتی پژمان مۆرادی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئەعدام داوای بارمتەی 150 ملیارد تمەنی کردووە. پژمان مۆرادی لە دەست بەسەرکراوانی شۆڕەشی ژینە لە شاری بۆکانە کە بە تۆمەتی بێبنەمای هاوکاری لە کوشتنی مەئموری ڕژیم بە ئەعدام مەحکوم کراوە. پارێزەرانی ئەو بەندکراوە سیاسیە چەند جار بەڵگەی سەلمێنەریان لەسەر بێتاوانبوونی پژمان بە دادگای انقلابی ورمێداوە، بەڵام بەرپرسانی قەزایی باخیان پێ نەداوە. لە ڕۆژانی ڕابردوودا داستانی ورمێ بۆ ئازادی کاتی ئەو بەندکراوە سیاسیە داوای وەسیقەی 150 ملیارد تمەنی کردووە و ئەو بابەتە ناڕزایەتی بەرینی پارێزەرەکانی بە دوای خۆیدا هاوردووە و ڕایان گەیاندووە. مەبەستی دادگۆستەری ورمێ لەو کارە ڕێگری لە ئازادی کاتی ئەو بەندکراوەیە و بەس. ڕێپێوانی دانیشتوانی کەمپی مەخموور دژ بە دەوڵەتی عێراق. ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردان دانیشتوانی کەمپی مەخموور لە هەرێمی کوردستان بۆ جارێکی دیکە دژ بە گەماروی سەپێنراو لەلایەن دەوڵەتی عێراق بەسەر ئەو کەمپەدا خۆپێشاندانیان کرد. لە ڕۆژی 10 ئاڤریلی 2025ەوە دەوڵەتی عێراق گەماروی سەختی خستووەتە سەر دانیشتوانی کەمپی مەخموور و وێڕای ڕێگریکردن لە هاتوچووی ئاوارەکانی ئەو کەمپە ئیجازەی نەداوە کەلوپەلی پێویست هاوردەی ئەو کەمپە بکرێت. ڕۆژی 14 مەی چەند نوێنەری ئاوارەکانی مەخموور لەگەڵ بەرپرسانی دادگۆستەری عێراق کۆبوونەوە، بەڵام لە کاتی گەڕانەوەدا لەلایەن ئەرتەشی وڵاتەوە دەست بەسەر و زیندانی کران. درێژەی مانگرتنی کرێکارانی ئەرکان سالز لە پاڵاوگەی پارسی جنوبی. ڕۆژی چوارشەممە 14 جۆزەردان کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە فازی 14 پاڵاوگەی پارسی جنوبی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی، بەهرەمەندبوون لە مەزایای پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ گشودان و بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت بوون. بەیانیەی پاڵپشتی بنەماڵە دادخوازەکانی مازندەران لە کامیۆندەران. بنەماڵە دادخوازەکانی شۆڕەشی ژینە لە ئۆستانی مازندەران لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆندەران دووپات کردەوە و خوازیاری ئازادی هەموو شۆفێرانی دەست بەسەرکرا بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە ئێمە بنەماڵە دادخوازەکانی مازندەران کە ئازیزانمان لە ڕێگەی ئازادی، دادپەروەری و کەرامەتی ئینسانیدا لەدەستاوە دەنگی حەقخوازی و ستەملێکراوی خەڵکانێکین کە چەندین ساڵە لەلایەن دەوڵەتەوە سەرکوت دەکرێن. ئەمڕۆ لەگەڵ شۆفێرانی بارهەڵگر کە لە بەرامبەر هەڵاواردن، هەژاری، نادادپەروەری و گرانیدا ڕاوەستاون هاوجەنگ و یەک هەڵوێستین. مانگرتنی کامیۆندەران تەنیا جەختکردنەوە لەسەر مافە سنفیەکان نییە، بەڵکو هاوارێکی بەهێز دژ بە سیستمی گەندەڵ و سەرکوتگەری کۆماری ئیسلامیە. لەسەر ئەو باوەڕەدان کە پەیوەندی خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانمان لەگەڵ تووڕەی کرێکاران، معالیمان، کەشاوەرزان و کامیۆندەران خەونی بەرپرسانی حکوومەتی تێکداوە بە هیوای ئێرانێکی ئازاد، دادپەروەر و ئینسانی.
دەست بەسەرکردنی دوو ئەنجامی خێزانێک لە تاران. لە ڕۆژانی ڕابردوودا سەعید سەلیمی مەجد و کوڕە تەمەن 17 ساڵەکەی بە ناوی پارسا سەلیمی مەجد لەلایەن ئێدارەی ئیسڵاتەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی یەڤین ڕاگوێزراون. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ ئەو دوو بەندکراوە سیاسیە لە ماوەی بەندکردنیاندا لە دەستڕاگەیشتنمە پارێزەر و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. گوشاری جەستەی و دەرونی مەئمورانی وەزارەتی ئیسلاحات دۆخی تەندروستی هەردووکیانی تێکداوە و هێزە ئەمنیەتیەکانی ڕۆژیم دەیانەوێت لە ڕێگەی گوشارهێنانەوە ئەو دوو بەندکراوە ناچار بە دانپێدانانی زۆرە ملێ بکەن. بانکەشتی سێ چالاکی سنفی و مەدەنی بۆ پۆلیسی ئەمنیەت و دادگای ڕەشت و ساری. دوو چالاکی سنفی خانشینکراوی خەڵکی ڕەشت بەناوەکانی وەقاری و کەسایی بۆ پۆلیسی ئەمنیەتی ڕەشت بانکەشکراون و لە شاری ساری ڕۆژنامەوانێک بە ناوی ئێلهام فەرەیدوونی بۆ دادسەرایی گشتی و ئینقلابیە و شارە بانکراوە. بەپێی راپۆرتەکان دوو ژن و پیاوی خانشینکراوی خەڵکی ڕەشت بەناوەکانی وەقاری و کەسایی بە تۆمەتی بەشداری لە کۆبوونەوەی خانشینکراوان و تەبلیغ دژی نیزام بۆ پۆلیسی ئەمنیەتی ئەو شارە بانکەشکراون. لەلایەکی دیکەوە ئیلهام فەرەیدوونی چالاکی ژینگە پارێز و ڕۆژنامەوانی خەڵکی ساری بە بیانووی لە قاودانی گەندەڵی بەرپرسانی حکوومەت بۆ دادسەرایی گشتی و ئینقلابیە ئەو شارە بانکەشکراوە. پاڵپشتی فێدراسیۆنی نێودەوڵەتی کرێکارانی گواستنەوە لە کامیۆندارانی ئێرانی. فێدراسیۆنی نێودەوڵەتی کرێکارانی بەشی گواستنەوە کە نوێنەرایەتی زیاتر لە 16 ملیۆن کرێکار لە 150 وڵاتی جیهان دەکات لە بەیاننامەیەکدا پشتیوانی تەواوی خۆی لە شۆفێرانی بەرهەڵگری ئێرانی دووپات کردەوە و خوازیاری ئازادی هەموو دەست بەسەرکراوان بوون. لەو بەیاننامەیەدا هاتووە زۆربەی کامیۆندەرانی ئێرانی سربەخۆن بەڵام ژیانیان لە ژێر گوشاری سەختی معیشەتی و سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامیدا لە داڕمان نزیک بووتەوە. نەبوونی بیمە، گرانی نرخی سوتەمەنی و پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل و خراپی ڕێگەوبان ژیانی هەزاران شۆفێر و مسافری خستووەتە مەترسیەوە و بەمبەستی گەیشتن بە داخوازیەکانیان دەستیان داوەتە مانگرتن. داخوازیەکانیەوان هەمان بنەماکانی کارزاری جیهانی نرخی دیاریکراوە لە فێدراسیۆنی نێودەوڵەتی کرێکارانی بەشی گواستنەوە. سایە سەرکوت بەسەر کرێکارانی ئێرانیدا سەنگینی دەکات و کرێکارانی ناڕازی بۆ سازماندانی خۆیان ڕوبەڕووی توندوتیژی بێوێنەی حکوومەت بوونەتەوە. فێدراسیۆنی نێودەوڵەتی کرێکارانی گواستنەوە هەموو هەوڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ شکاندنی مانگرتن و زیندانیکردنی شۆفێران بە توندی مەحکوم دەکات و داوا لە بەرپرسانی ڕژیمەکات ڕێز لە مافی کامیۆندەران بگرێت. دووە هەواڵ پشتیوانی ئیتحادیە کرێکاریەکانی ئیتالیا لە مانگرتنی کامیۆندەرانی ئێران. دوو ئیتحادیەی گەورەی کرێکاری ئیتالیا لە بەیاننامەیەکی هاوبەشدا پشتیوانی تەواوی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆندەرانی ئێران نیشاندا. لەو بەیاننامەدا هاتووە مانگرتنی کامیۆندەرانی ئێران لە پاڵ کۆبوونەوە و خۆپێشاندانەکانی چەند ساڵی ڕابردوو بەردەوام لەلایەن کۆماری ئیسلامیەوە سەرکوتکراوە. سەرکوتی خۆیناوی ناڕازیان و توندوتیژیەکانی حکوومەت نیشانی ڕەنج و مەینەتی بێوێنەی خەڵکانێکەکە لە سەرەتاییترین مافەکانیان بێبەشن. هاوکار لەگەڵ دۆخی سەختی یابووری ئێران کامیۆندەران شکۆمەندانەمانیان گرتووە و داوای مافەکانیان دەکەن، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی لە جیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان دەستیان داوەتە سەرکوت و دەیان شۆفێریان دەست بەسەر کردووە. هاوکات لەگەڵ 113هەمین کۆبوونەوەی نێودەوڵەتی کار لە شاری ژنێڤ کۆماری ئیسلامی بۆ جارێکی دیکە هەموو پەیماننامە نێودەوڵەتیەکانی پێشێل کردووە و لە ڕیزبەندی وڵاتانی جیهاندا ئێران لە نێوان خراپترین وڵاتانی جیهان لە بواری دۆخی کاردا جێگرتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.